لێرەدا لە کتێبی لە بەشودانی کچەکانم دوو دڵم بەشێک لە کتێبەکەم دەرهێناوە قسەی لەسەرەکەی ئایا گوڵ دەتوانیت لەسەر بەردێکی وشک بڕوێت هەروەکو خوای گەورە ئەفەرمێ نیساؤکم حەرث لەکم ئافرەتان چێلگەی ئێوەنە پێچوانەکەشی ڕاستە ئەگەر کەسێک ئیمان و عەقیدەی نەبی چونکە 2000 زەواج پرۆسەشی سارەنووسازی ژیانی هەر کەسێکە بێگومان نەخێر ناکرێ ئێستا دەبینین ئەو گوڵانە ئەگەرچی لە ناوبەردێک ڕواینە بەڵام کز و لاوازن دەبینی هیچ هێز و توانایان نییە پرۆسەی هاوسەرگیریش ئەگەر ئینسان بڕیارەشی لەو شێوێنەدا لە ڕێی خۆی نەبی بەو شێوەیە ئاوای بەسەردێ زا ئەگەر بمانەوێت گوڵێک بڕوێنین دەبێت بە دوای خاکێکی پڕ لە پیت و بەرەکەتدا بگەڕێن تا خونچە گوڵەکەی تێدا بڕوێنین گوڵەکە ژیانی ژنەکەیە و بەردەوشکەکەش پیاوێکی بێ ئیمان و عەقیدەیە کە جگە لە ماڵ و سامان نەبێت خاوەنی هیچ بەهایەکی دیکەی ئەو تۆی مۆراڵی و ئەخلاقی و معنەوی نییە کە شایانی باز بێت و ژنەکە لە ژیانی خۆیدا پشتی پێ بەستێت و ومێد و ئایندە و پاشە ڕۆژی ژیانی خۆی لەسەر هەڵبستنیت زۆربەی ئەو گرفتانەی لە کۆمەلگا ئێمە دەیبینین دووبارە ئەبنەوە کێشەی مارە خەزوران لەگەڵ زاواکانیان پێچەوانەکەشی دیارترین و زەقترین نمونەش ئەوە بوو کە ئینسانێکی دڕەق دوو ئافرەتی بە تاپڕەکردنە ئامانج ئەمە سەرەتای بڕیار و پرۆسەکی لەو شێوەیە ئەدرێت ئەوە لە ڕوانگەی ئیمانیەوە بەردێکی وشێک واتە ئینسانێکی بێ ئیمان ثم قست قلوبكم من بعد ذلك فهي كالحجارة دڵی ئینسانی ڕق ئەبی وەکو بەردی لێدێ ئەو ئەشەد و قەسوە زاگەر دڵی ڕق بوو ئیدی ناتوانانی مامەڵە لەگەڵ خاو خێزان و دەوروبەری خۆی بکات ویژدانێکی زیندوو خاکێکی پڕ لە پیت و بەرەکەت بەرهەندێنی واتەگەر ئینسان ئیماندار بوو ئیمانی بەخوا و بە دوا ڕۆژ هەبوو درێژە بە ژیانی ئەدرێت و ئەو خانەوادەیە لە ژیانێکی ئارام و ئاسوودەدا دەژین خاکە پڕ لە پیت و بەرەکەتەکەش مرۆڤێکی ئیماندارە کە بەهۆی ویژدانێکی زیندوی کە بەهۆیەوە ویژدانێکی زیندوی هەیە و لە هەبوونی و نەبوونی تاڵی و سوێری و خۆشی و ناخۆشیدا مل دەداتە ژێر هەر تەنگژێکی نەخۆش و سەخت و دژواری ژیان لە پێناو بەختەوەرکردن و ئاسوودەی خاو خێزان و ماڵ و منداڵەکەی ئەو پابەندبوونەش بە عیبادەت و خواپەرستی لە ژیانی خۆی داهەژمار دەکات و چاوەڕێی پاداش لە خوددا دەکات لە ڕۆژی دواییدا کە لەسەر ئەو هەوڵ و ماندووبوونانە قەرەبوو بکرێتەوە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ دەفەرمێ وفي بضع أحدكم صدقة قالوا يا رسول الله تنانات ئیماندار بەو شێوەیە لە ژیان ئەڕوانی ئەو لە تەنانەی ئەخاتە ناودەمی خێزانەکەی بە خێر و سەدەقەی بۆ ئەنووسرێت بەو ڕوانگەیە لە خێزان ئەڕوانی قالوا يا رسول الله صحابەکان فەرمویان ئەی پێغەمبەری خوا يأتي أحدنا شهوته ويكون له فيها أجر وتیان ئەی پێغەمبەری خوا کەسێک دەچی سەرجەیی لەگەڵ خێزانەکەی خۆی دەکا شەوەتی خۆی بەتاڵ ئەکاتەوە ئایا لەمەشدا پاداشی بۆ ئەنووسرێ پێغەمبەری خوا ڕووی پرسیاری لەوان کرد فەرمووی ئەڕائەیتم لەو وەضعها في الحرام كان عليه وزر ئایا ئەگەر شەوەتی خۆی لە حەرامی بەتاڵ کردباوە گوناحی نەدەگەیشتێ فكذلك إذا وضعها في الحلال كان له أجر بەڵێ ئەگەر شەوەتەکەی خۆشی لە حەڵاڵی بەتاڵ بکاتەوە پاداشی پێ ئەگا ئەوە نمونەکەش ئەو منداڵانەیە کەسانی کەسایەتی ئیماندار ژیانی خێزانی ئیمانداران بەو شێوە بەرهەمی ئەبیت و منداڵ کە گەورەترین نیعمەتی خوایە ئەی خاتەوە سەیکەن دین و ئەخلاق هەوێنی ئاشتی و ئارامیە جا ئەگەر لە کاتی پرۆسەی هاوسەرگیریدا دین و ئەخلاقمان بە بنەماگرت گرفت و کێشە و شەڕ و ئاژاوە هەربوونیان نامێنێ چ جای ئەوەی کە درێژە بچێشێت وێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داکۆچی لەسەر ئەو دوو چەمکە دەکاتەوە لە سەرەتای پرۆسەکەدا ئیذا خەطەب ئیلەیکم من تەرضەونە دینەه وخلوقه فزەویجوه ئەگەر یەک
داخوازی کرد داخوازی کچەکانی ئێوەی کرد لە دین و ئەخلاقی ڕازی بوون فەزەویجوه واتە ئەو پرۆسەی هاوسەرگیری لەگەڵی ئەنجام بدەن إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد عريض سبحان الله أو فرمایشتە لۆ ئێستا يعني چەند مانادارە إلا تفعلوا ئەگەر ئەوە نەکەن تكن فتنة في الأرض فتنة ئاشوب دروستە بی لەسەر زەوی وفساد عريض گەندەڵی و خراپەکاریەکی پانوپۆر واتە پانوپۆر هەموو شوێنێک ئەگریتەوە هیچ ماڵێ هیچ کەسێ نامێنی پڕوشی ئەو خراپەی وێ نەکەویت وفساد عريض يعني عريض پانوپۆر دەبینین ئەو دوو عائیلانە ئیماندارن چەندە لە خۆشی و بەختەوەریدا ئەژین هەم کاتێک کە گەشتی ماڵی خوا ئەکەن و هەمیش کە لەسەر سفرە و خوانەنا چەند بە خۆشی و بەختەوەری ئەژین بە بنەماگرتنی زێر و ئاڵتون لە ژیانی خێزانیدا دەبینین ئەو ئافرەتانە بەس تەنیا بیریان لە زێر و ئاڵتون کردوتەوە زا ئەگەر زێر و ئاڵتون لە ژیانی خێزانیدا بوونە پێوەرە و بنەما ئیتر بە تێبەڕبوونی کات گرفتەکان کەڵەکە دەبن و بە قەبارەیەکی گەورەتر لەوەی کە چاوەڕێ دەکرێت پەرەرسێنێت و دواتر کاریگەری نەرێنی بە دوای خۆی دادێنیت کەچی بە پێچەوانەوە لە خێزانی ئاسوودە هەرگیز بڕی مارەی ڕەچاو نەکراوە بۆیە ئافرەت هەبووە مارەیەکەی یەک دانە جووت نعلە بووە ئەو بنەمایانەی کە ئێستا کۆمەڵگە ئێمە تێ ئەڕوانی مەسەلەی زێر و ئاڵتونە یانیش ئایا ئەو کوڕە کە داخوازی ئەکا هیچ موچە و مەعاش و داهاتێکی هەیە هەرگیز بیر لە ئەو ژیانە خۆشە ناکەنەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڕیاری لەسەرداوە کە بریتە لە دین و ئەخلاق ئەگەر دین و ئەخلاق بە بنەمانە گیرێ گرفت بە دوای خۆی دادێنیت سیرکەن بڕیاری ناتە دروست زۆر خۆشی وا هەیە لەژێر فشاری دەرونی یان هەندێک پاڵەپەستۆی لە ماڵی لەسەرە بڕیار ئەدا بەس تەنیا ماڵی خۆی جێبهێڵیت یعنی بیر لە دەرەنجامەکان ناکاتەوە بیر لە پاشەڕۆژی خۆی ناکاتەوە نابێ مرۆڤ کاتێک کە کەوتە ژێر فشارێکی دەرونی بیر لە پرۆسەی هاوسەرگیری بکاتەوە دەبی لە کەشێکی ئارام بی بەشێک لە کوڕان و کچان لە دەرەنجامی بۆشایی مادی هەر وا تێئەگا لە ئێستادا مادەی لە بەردەستینە چاوی ئەکەویتە گیرفانی کەسێکی دیکە بە هۆیەوە پرۆسەی هاوسەرگیری ئەنجام ئەدا بیر لە پێکێنانی پرۆسەی هاوسەرگیری دەکەنەوە دوای ئەنجامدانی پرۆسەکە و تێپەڕاندنی قەیرانە داراییەکە و پڕکردنەوەی بۆشایەکە بە تێپەڕبوونی کات یەکانگیربوون لەگەڵ یەکتر نەسازان دەست پێ دەکات پێشتریش هەمان ئەو هۆکارانە بوونیان هەبووە کە دوای پرۆسەکە سەریان هەڵداوە و بوونەتە گرێ کوێرەی پرۆسەکە بەڵام ئەوەندە هەیە لەبەر تارمایی مادی نەپڕژاونەتە سەر ئەو ئاکار ڕەفتارانە کە لەگەڵ ژیانی هاوسەراندا یەکانگیر نابێت سیرکەن ئافرەتی یەکەم زۆر فشاری دەرونی بیرکردنەوەی لەسەرە هی دووەمینیش نازانی چۆن بڕیار بدا دەچێت لەسەر دەریایەک بیر ئەکاتەوە هەر زیاتر بە دوای بابەتەکەدا بچین ئەو وێنەشتان لەبەرچاوبی کە ئەو ئافرەتە بۆچی لە ئەو کورتەفلیمە تووشی ئەو گرفت و کێشە بوو ماڵێکی خۆش بەڵام بیری لە هیچ دەرەنجامێک نەکردبەوە کە 2000 چی بەسەر دێت بە دوای یەک داهاتنی قەیرانەکان دوای نەمانی قەیرانی مادی کە بۆشایی قەیرانی مادی بۆ پڕکرایەوە ئیتر قەیرانی ئەخلاقی و قەیرانی یەکتر قبوڵ نەکردن و ویژدانی دێتە پێشەوە سیرکەن ئەو پیاوە دەستی لەو ئافرەتەی هەڵبڕیوە چونکە کە ئەو ئافرەتە بڕیاری پرۆسەی هاوسەرگیری داوە بیری لەو بنەمایانە کردیتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆی دەستنیشان کردووە درێژەدان بە ژیانی هاوبەشیش پێویستی بەو پێوەرانەیە کە درێژە بە پرۆسەکە بدات کە بریتە لە دین و ئەخلاق نەک بەکارهێنانی مقەویماتی کاتی کە خۆی لە ئاڵتون و زێڕ و زیو دەبینێتەوە سیرکەن زۆربەی خوشکان دایکان لە ماڵێ خۆیان پێ ناگەینن هەوڵ نادەن بخوێنن پێش بکەون هەر بە ئیشی ماڵەوە خەریکە بن یان لەو حەلقە بۆ ئەو حەلقە لەو موسەلسەل بۆ ئەو موسەلسەل خەریکی تۆڕە کۆمەڵایەتەکان ژیانی خۆیان بە بێمەعنا بەسەر ئەبەن 2000
بە تێپەڕبوونی کات و بە گەورەبوونی تەمەنی ئەو ئافرەتە ئیدی کاتەوەی دادێت کە ماڵی خۆی جێبهێڵیت و بەدەست بەتاڵی بەبێ خۆبەرە و پێشبردن ئیدی وەکو ئەو باڵندەیە لێدێ باڵندەیەک کە بەسکە باڵندا لە لانەکەی خۆی باڵی تەواو نەهاتینە پەلافڕ هەڵ ئەدا ئەوێ بفڕی بەڵام لە لانەکە کەویتە خوارێ و لەوێش دەکەوێتە بەدەستی منداڵەکان بە کەیفی خۆیان تووک و دەندوچی ڕائەچێشن ئازیەتی ئەدەن نایکوژن بەڵام بە کۆلەمەرجی دەمریت ئێجا ژنی وا هەیە کە تروسکایەک و مێ دو ئایندە و پاشە ڕۆژ لە ژیانی خۆیدا بەدی ناکە ئەمەش بۆ پەروەردەی ماڵەوەیان دەگەڕێتەوە کە نەبواری خوێن و خوێندەواری و نەبواری پەروەردە و پێگیانی بۆ دەرەخسێن و نەبۆ خۆشیان هەوڵی پەروەردە و پێگیانی خۆیان دەدەن زەمانێکی دوور و درێژیش بە دیار بەرنامە تیڤیەکاندا دەنیشن لەو حەلقە و مسەلسەل بۆ ئەو حەلقە و مسەلسەل لەو گۆرانی بۆ ئەو گۆرانی لەو بەرنامە بۆ ئەو بەرنامە دواتر بە تێپەڕبوونی کات ئەو کەسە لە بیرکردنەوە تێگەیشتندا دەبڕێت و مرۆڤێکی نائاکامی لێ دەرئەچیت کە لە سروشتی کەسەکانی شتێ ناگات و نازات چۆن لە پرۆسەی هاوسەرگیری نزیک ببیتەوە و چۆن مامەڵەی لەگەڵدا بکات لە ژیانی ڕۆژانەی خۆیدا هەمان ئەو دیمەنە ئاوە ژوانەی کە لە تیڤیەکاندا بینیوێتی ڕێک لە ژیانی خۆیدا پێڕەویان دەکات و دواتر ئایندە و پاشە ڕۆژی خۆی لێ تاریک و ناڕۆشن و لێڵ دەبیت من بەخۆم ینی لەناو ئەو بابەتانە زۆر خانەوادەم بینیون مناڵەکانی خۆیان پەروەردە نەکردوونە دوزار کە بە شویاندانە گرفت و کێشان بۆ دروست بووە و تووشی لێک زیابوونە و تەلاقدان هاتوون یعنی شوەکو ئەو دیمەنانەی ڕۆژانە ئێمە لە تیڤیەکان ئەبینین یەکتر ئەکوژن و کەسایەتی یەکدیکە دەشێنن ژنان چۆن پێش دەکەون تا ژنیان خۆیان پێنەگەێنن پیاوانیش پێش ناکەون پێشکەوتنی ژنان لە ڕووی پەروەردە و پێگیانەوە ڕاستەوخۆ تەسیر و کاریگەری دەخاتە سەر پەروەردە و پێگیانی پیاوانەوە ئەگەر ژن خۆی پێنەگەێنی پیاویش چەندە خۆی پێبگەینی دوزار دائەبەزی ئاستی تێگەیشتنی دائەبەزی لاواز ئەبی بە وردەگرفت و کێشە سەرقاڵ و خەریک ئەبی ژنان دەتوانن بە چاک و خراپ و ئیجابی و سلبیە و کۆمەلگا ئاراستە بکەن پرسیار ئەوەیە ئایا ژنان چۆن پێش دەکەون لە کۆمەلگەی ئێمەدا بە دەرخستنی وەڵامەکە ئەوەیە بە دەرخستنی ئەو بەها معنەویەی کە لە ژیانی ژناندا بوونیان هەیە و بەدی دەکرێت ژنان پێش دەکەون یعنی ئەگەر لایەنی دینی خۆی بەهێز کرد ئەو کاتە پێش ئەکەوی نەک بە پێچەوانەوە بە دەرخستنی دیمەن و ڕواڵەت و شتە سەرنجڕاکێشەکانی جەستەیان بەجەستە ئەوە ئەمریکا ئەوروپا ئەگەر پێشکەوتنی ژنان باە لەو پڕی دواکەوتووی دانا ئەگەر بە پێشکەوتنی خۆ دەرخستن باە دەبا ئەوان پێشکەوتبانە کەچی لە ژیانێکی زۆر زۆر کوولەمەرجی دەژین بەها معنەویەکان بەواتای ئەو لایەنە ئینسانیە دێت کە لە ژیانی ژناندا بەدی دەکرێت ئەمانە قورئانیان لەبەر کردووە بڕیاری باڵاپۆشیاندایە لەوێوە ئینسان ئەتوانی بڕیاری پێشکەوتن بدات و بەها معنەویەکانی خۆی دەربخە دەرخستن و هێنانە پێشەوەی بەها معنەویەکان ئەوەی لە ژناندا جوانە ئەوەی لە ژناندا جوانە خۆشەویستیە یعنی هیچ کەسێک تامی خۆشەویستی دایشی لە بیر ناچیتەوە تا وەفاتیش ئەکا یعنی دایک مناڵەکانیش ناتوانن جێی دایی بگرنەوە ئەوە چییە بەها معنەویە ئەو دایکەی جوان کردووە تام و چێژی خۆشەویستی و خۆنەویستی ژنان بەگشتی و دایکان بە تایبەتی لە تام و چێژی هیچ شتێکی دیکە ناچێت لە ژیاندا مرۆڤ بە دەرخستن و هێنانە پێشەوەی بەها معنەویەکان ڕۆژ بە ڕۆژ جوانتر و بەهاداتر دەبێ بە پێچەوانەوە دەرخستن و هێنانە پێشەوەی لایەنی مادی لە ژیانی هەر کەسێکدا ڕەنگە بۆ ماوەیەکی کاتی تام و چێژێک بە ژیان بەخشی ئەگەر لایەنی جەستەی خۆی دەربخە لایەنش کاتێکی کاتیە تام و چێژی پێ ئەدا بەڵام بە تێپەڕبوونی کات و بە تێپەڕبوونی ڕۆژگار دەردەکەوێت و ئاشکرا دەبێت کە تام و چێژەکە کاتیە و هیچ بەهایەک بە مرۆڤ نابەخشێت کە شایانی ئەوێ بێت مرۆڤ دڵی خۆی پێخۆش بکات مرۆڤ تا ئەو کاتە بەهای خواردن و یعنی خواردنەوە ئەو کاتە بەهای هەیە کە ئینسان برسیە بەڵام کاتێک کە تێر بوو هیچ بەها بۆ خواردنێ نامینی بەڵام بەهای ئیمان بەهای خواپەرستی بەهای قورئان لەبەرکردن هیچ کاتێک نە نرخی لەسەردا ئەندرێ نە ئینسان لێی تێر ئەبی تا لێی نزیک ئەبیتەوە تێنوەتی زیاتر ئەبی بەڵام بە پێچەوانەوە کاتێک کە برسێتی نەما یان توێنیەتیشکە ئەو کاتە بەهای ئاوێ هەیە کە خواردتەوە بۆیە کە
کوڕان و کچان یان خانەوە دەکاتێک ئەو چێژەلێک وەرئەگرن ئیدی دەست بە گرفت و کێشە ئەکەن کە تێنوێتیشکە هیچ بەهایەک بۆ خواردن و خواردنەوە نامێنی تەنانەت چێژیش لە خواردن و خواردنەوەیاندا وەرناژێت ئەمە نمونەی ئافرەتێکە کە ئەو بەها معنەویە ئەو خۆشەویستەی کە بەرامبەر مناڵەکەی خۆی دەرئەبڕی تام و چێژی یان بەهای ئافرەتێ لەوەدایە کە ئەو بەها معنەویانە دەربخات ئەوانە لایەنی جستەی خۆیان دەرخستووە دەرخستنی لایەنی ڕواڵەتی لە ژناندا لەسەر حسابی بەها معنەویەکان ڕەنگە بۆ کاتێکی دیاری کرا و نرخ و بەها بەژن ببەخشیت تا ئەو کاتەی یعنی ئەو گەنجاتیە لە دەست ئەدا بەڵام بە تێپەڕبوونی کات ڕگەزی بەرامبەریش لەو لایەنە ڕواڵەتیانەی کە لە ژیانی ژناندا بەدی دەکرێت تێدەگات کە هەرچی بەها و نرخە بۆ ڕگەزی ژنان وەک مرۆڤێک بوونی نامێنێتەوە ئەمن هەندێک کۆکارم لێرەدا خەستوونەتە ڕوو کەم تەرخەمی لە پێداویستی ڕۆژانەی ژیانی دایکان و خوشکان بەڕاستی ینی حەزم ئەکرد زیاتر برایان و باوکانیش لێرە ئامادەیان هەبوایە کە ئێمەش کەم تەرخەمین بەرامبەر بە خوشک و دایکەکانمان باوک و براکان هەمیشە بیر لە ژیانی شخصی خۆیان ئەکەنەوە بە ماڵ و منداڵی خۆیان خەریکن و ئاگایان لە کەمترین پێداویستی ڕۆژانەی ژیانی دایکان و خوشکانیان نییە یعنی ڕەنگە خوشکان و دایکانیش بە زمانی خۆیان باس نەکەن لە ماڵی ئەو هەموو وەک کرێکارێک ئیشان پێ ئەکە و دەچەوسێنرێنەوە کەچی هیچ نەلایەنی مادی لەلایەن براکان و باوکان هاوکاریان ئەکرێ نە لەو ڕۆژ کە بەرەو خوێندنێ و خوێندەواریە ئاراستیان بکرێ ینی هەمویان هەوڵ ئەدەن ئەو کچانەی لە ماڵێنە ئەو ژنانەی لە ماڵێنە بۆ بەرژەوەندەکانی خۆیان بەکاریان بێنن بیان ڕوتینەوە بیان چەوسێنەوە جاو ئینسانە پەرپوتە ئەو ئینسانە چەوسێنەرە کاتێک کە دەچێتە ماڵ و حاڵی خۆشی لەوێش هەر بە چەوساوی دەمێنیتەوە دەبینین ئەو برایە پشتی لەو خوشکەی کردووە نە گفتوگۆی لەگەڵ ئەکا نە لێی وردەبیتەوە چ پێویستێکی لە ژیانی هەیە بۆی پڕ بکاتەوە ینی هەندێک زاریش خوشکانیش تووشی حاڵەتەکی ئەحرازی دێن کە گرفت و کێشیان بۆ دروستەوی بڕیارەکی ناتەندروست لە ژیانی خۆیان ئەدەن هۆکاریش باوک و براکانن سایق تەکسێک بۆ ژێڕامەوە زۆر پێکاریگەر بووم گوتی ئافرەتێکی گەنج دەمبەر بۆ نەخۆشخانە گوتی بە دوای ئیشدا ئەگەڕا پێم گوت تۆ بۆچی بە دوای ئیشدا ئەگەڕێ گوتی کەس لە حاڵی کەس تێناگا تەنانەت 250 لە ماڵی هاوکارم ناکرێت ئیدی ئەو ئافرەتە بیر لە دەرەنجامێکی نەخوازراو ئەکاتەوە پەلکەشکردنی ژنان بەرەو ژیانێکی دژوار بەشی زۆری ئەو هەڵە و سەرپێچی تاوانە کوشندە و ناخەژێنانەی کە ڕۆژانە لە گەنجولاوەکانمان ڕوودەدەن گەنجەکان بە تەنیا خۆیان بەرپرسیار نین لێرەدا من بەڕاشکاوی ئەڵێم یعنی پاساو بۆ هەڵەی ژنان و ئافرەتان ناینەوە بەڵام لە پاڵ ئەو هەڵانەی کە هەنە لە کۆمەڵگە ئێمە هۆکار هەیە یعنی لە ماڵێ دایکیان باوەک براکانی پەلچێشی ئەکەن بۆ ئەوەی تووشی گوناح و خەراب و تاوان ببی گەنجەکان بە تەنیا خۆیان بەرپرسیار نین بەڵکو هەن و مەرج و ژینگە و بارودۆخ و دەوروبەرێکیان بۆ هاتوتە پێشەوە لەلایەن خانەوادەکەی خۆیانەوە ناچار بەوە کراون کە پەلکێشی ژیانێکی دژواری لەم چەشنە بگرێن ئەوەندەی مرۆڤ لە کۆمەڵگەی خۆیدا سەرنج دەدات ژنان لە ماڵی باوچیان دەبنە قوربانی و لە مافی خوێن و خوێندەواری بێبەش دەکرێن و دەخرێنە خزمەت ژیانی ڕۆژانەی خانەوادەکەیان بەناڕەوە وەک کۆیلەیەکی سەردەمی نەفامی بۆ بەرژەوەندە شەخصەکانی خۆیان بەکاریان دێنن بەداخەوە ژن لە کۆمەڵگەی ئێمەدا بەوە پێناسە دەکرێت کە کارکەرێکی گوێڕایەڵ بێت و لە ئەمر و فەرمانەکانی سەروی خۆی لا نەدا ئەمر و فەرمانەکان هەرچێک بن دەبێت پێیانەوە پابەند بێت و نابێت نەبۆ چوونی جیاواز و نەمافی ڕەخنەگرتن و نەقسەیەکی جیاواز لەو خانەوادەیە کە دەیدا دەژیت لێی ببیسترێت زۆر ئافرەت هەیە زۆر خوشک هەیە گوێ لێ ڕاناگیرێت ئەمەش هەر کەس دوازار ئەگەر سەرنجی پێچەوانەشی بۆ دروست بوو دەتوانی سەرنجەکەی خۆی بخاتە ڕوو سیرکەن خوشکان و دایکان چەند بە ئێمە ماندوونە ئێمە دەبێ ئەو ماندووبوونە لە بەرچاو بگرین
هاوکاری نەکردنی لایەنی مادی خوشکان و دایکان لە هەمووشی سەیرتر ئەوەیە کە ئەرک و ماندووبوونێکی بێ ئەندازەی دەکەوێتە سەر شان کەچی لە بەرامبەر ئەو ئەرک و ماندووبوونەدا نە تەقدیر دەکرێت و نە هیچ ئوزرێکی پێ دەدرێت کە ڕۆژانە کۆی لە ئاسا وەک ئەرک و مافەکان وەک کە ڕۆژانە کۆی لە ئاسا ئەرک و مافەکان ڕادەپەڕینیت چەندین خانەوادەم بینیون کە بە قۆناغی دژواردا تێپەڕیون و ئەرچی هەرە سەخت و دژوار کەوتۆتە سەرشانی ژنان و ئافرەتان لە نێو خانەوەدەکەدا کەچی خانەوەدەکە جورئەتی ئەویان نەکردووە کە هاوکاریەکی کەمی مادی ئەو خوشک و دایکانە بکەن کە بە درێژایی ژیانیان شەو نخوونی دەکەن و ژیانی خۆیان هەر لەبیر نەماوە لە پێناو ژیانی تەواوی ئەندامانی ماڵەوە یعنی زۆر خوشی وا هەیە زۆر داشی وا هەیە هەر ژیانی خۆی لەبیر نەماوە لە پێناو ماڵەوەی خۆی ژنان بەو هەڵسوکەوتەی هەنجگە لە وێرانکردنی ژیانی تا کەسی خۆیان نەبێت هیچی دیکەی لێ ناڕوێنرێت من ئەمەوێ یعنی ئەو زۆرە ژنانە ڕوبەڕووی باوچیان ڕوبەڕووی دایشیان بوەستنەوە ینی باس لە حەقی خۆیان بکەن باس لە مافی خۆیان بکەن نەوەک دوجار گرفتەکە گەورەتر ببیت و کەسێکی خوانەناز بێت دەستی خۆی بخاتە ناو ژیانی ئەو خانەوادەیە دەبینن کەم تەرخەمی لەلایەنی مادی ژنان بی لە دۆخێکی دژوار دەکەنەوە ژنان بی لە دۆخێکی دژوار دەکەنەوە یعنی ئەوانە هاوکاریان نەکرایە کە هاوکاریان نەکرا ئیدی پەنا بۆ کارێک دەبن ئەو پۆلیس قۆڵبەستی کردوونە و بەرەو بەندیخانەیە ئەبا لەوێش تووشی هەزار گرفت و کێشەی دیکە ئەبنەوە هەر کەسێک دەبێت ویژدانێکی زیندوی هەبێت و بەر لەوەی کە بیل لە ژیانی تا کەسی خۆی بکاتەوە دەبێت بەرپرسیارەتی خۆی لە یاد بێت ئەرک و بەرپرسیارەتی خۆی لە یاد بێت بەرامبەر بەو جۆرە کەسانە کە لەگەڵیدا دەژین و ڕۆژانە ورد و درشتی ماڵەوە بەڕێوە دەبن هیچ نەبێت دەبێت تۆزێک بی لە ژیانی تا کەسیان بکاتەوە و چاوچنۆکانە تا داوای هاوکاری نەکەن بۆ پێداویستی ڕۆژانەی ژیانی خۆیان بڕەپارەیەشیان نەخاتە بەردەم یعنی پێویستە هەر کەس بە شەپارەیەک تەرخان بکە هەتا ئەگەر داواش نەکەن ئەو مرۆڤە پێویستی بەو بڕە هاوکاریەیە باشایی ئەگەر چەندین پێداویستی و کەم و کورتی ژیانی ڕۆژانیان هەبوو لە هەمان کاتدا زورئەتی ئەویان نەبوو کە داوای هاوکاری لە باوکو براکانیان بکەن لە دۆخێکی ئاوادا پەنا نابەنە بەر ئەوەی کە ڕێگا سارەیەکی دیکە بدۆزنەوە تا بۆشایەکانی ژیانی خۆیان لەو ڕێگەیە پڕ بکەنەوە ئەو پرسیارە یعنی ئایا لەو حاڵەتەدا یعنی مرۆڤێک بخێ قوڵایی بیرێک دەنجیشی نەبیسترێت و یعنی ڕوبەڕووی مەرگە سات بکرێتەوە ئیدی هۆکار هەیە بۆچی پۆلیس توند و تیژە هاتوتە ناو ژیانیان دەبێت ئەو پرسیارە لە خۆمان بکەین ژنان پێویستان بە بڕێک پارە هەیە تا خزمەت بەلایەنی تەندروستی خۆیان بکەن من لە سیمینارەکەمدا زیاتر ژنانم بە مەغدوور زانیوە یعنی پیاوان ئەوەندەی من لێ تێگەیش بم یعنی ئەوانیش لەسەر بنەمایەکی ئاینی لە کۆمەڵگەی ئێمە بنەمایەکی عەشائیریە زەواجیان پێکی ناوە بۆیە زۆرێک لە دایکان و خوشکان دەچەوسێندرێنەوە و قبولی ئەو چەوسانەوەش دەکەن وەک ئەوەی کە ئێستا لە هەندێک لە زانکۆکاندا ڕوئەدات کە ئافرەتان پەنا بۆ هەر شتێک دەبن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایانەی کە ماڵەوەیان بۆیان دروست بووە لە ماڵەوە بۆیان دروست بووە دواتر هەر مرۆڤێک جگە لە پێداویستەکانی ڕۆژانە پێویستی بە بڕێک پارە هەیە تا خزمەت بەلایەنی تەندروستی خۆی بکات هەر لە دەدانشتنەوە بگرا تا هەر کێشە و گرفتێک کە ڕوبەڕووی ئەو تاکە دەبێتەوە هەندێک زاریش هەندێک حاڵەت و دیاردا لە هەر تاکێک ڕوو دەدەن ڕەنگە شایانی ئەوە نەبێت کە ئەو دۆخە دەرونیە کە تێکەوتووە بۆ نزیکترین کەسی خۆشی بدرچێنێت و باسی لێەوە بکات یعنی هەندێک ئافرەت تووشی هەندێک حاڵەتی دەرونی و هەندێک نەخۆشی ئەبنەوە ڕەنگە ناتوانانی بۆ نزیکترین کەسی خۆشی باز بکات پێدانی خەرجێکی سنووردار و کەمتر لە پێویست بە پێی ئەو دیمەنانەی کە ڕۆژانە بەدی دەکرێن وەک جلوبەرگ و خواردن و خۆراک ستەمێکی گەورەیە دەرهەق بەو بوونەوەرە لەلایەن خانەوادەکەیەوە دەکرێت ئەوەش لایەنی تەندروستیە فەرامۆشیانەکەین یعنی بیریان لێ ناکەینەوە ئەگەر ژنان تووشی گرفتی تەندروستی بوون ئایا دەتوانن بە بێبوونی سەرچاوێکی مادی گرفت و کێشەکانیان چارەسەر بکەن باوکو براکان شەو ڕۆژ دەخەنە سەر یەکتر بۆ کەڵەکەکردنی ماڵ و سامان و دروستکردنی کۆشک و تەلار و سەر شێتانە بە دوای گۆڕینی مۆدیلی سەیارەکانیانەوەن پیاوێک داهاتە شێ ئەو تۆشی نەبوو خانۆکەی خۆی نۆژە نەکردەوە منیش ئامۆژگاریم کرد پێم گوت بیر لە تێکدانی ئەو خانووە نەکەیەوە
گوتی آخر دەوروبەر لێم ناگەڕێ زەختم لەسرە فشارم لەسرە ناگوتم هەڵەیەکەی ئیدی خانەکەی وەکو خەڵکی دیکە خاپور کرد و ڤێلاشی خانەکی دڵگیری خۆی دروست کرد دوایە بە تێپەڕبوونی کات کوڕەکان و کچەکانی گەورە بوون کوڕەکەی هەڵەی بەرامبەر کرد خۆ ئەو هەر لەسەر باوکی ڕاوەناستی قەرزەکانی خانۆکە بدرێتەوە 2000 کچەکەش ئەمن هەستم کردیانی هۆکارێک لە پاڵەوە هەیە چوو بە بەنابەدڵی کەسەکە شووی بە پیاوێک کرد کە زۆر لە خۆی گەورەتر بوو ئێستاش لەگەڵدابی کوڕەکەی کچەکەی پێم وابی هەردووچیان ڕەدڵفعل بوو پیاوەکە تووشی زەخت و فشار و ئەنواع نەخۆشی بوو ئێستاش لەگەڵدابی قەدەکانی خۆی پێ نەدراینەوە باشە ئەگەر ددانیان تووشی گرفت و کێشە بوون چۆن بە بێبوونی سەرساوێشی مادی دەتوان گرفت و کێشەکانی ددانەکانی خۆیان چارەسەر بکەنەوە بە نمونە ددانەکانم خستینەتە ڕوو بۆیە باس لە وردیاتە دەکەم کە دڵنیام بەشی زۆری کچان و ژنان پێویستان بە پزیشکی دەم و ددان هەیە یعنی هەموو کەسێک نەکەرەوان سیرکەن هیچ کاتێک باوکو براکان ناپڕژێنە سەر ژیانی دایکان و خوشکان یعنی بە شێوە گشتەکەی خانەوادە تا خانەوادە جیایە بەڵام بە شێوەی گشتی یعنی ئێمە فێر نەبووینە ئافرەت لە ماڵێ ئەوەندە خزمەتی پێشکەش ئەکا خوشک دایک هاوکاریان بکەین کەچی باوکو براکانیان بە ژیانی شەخسی و خۆیان ماڵ و منداڵیان خەریکن و ئاگایان لە کەمترین پێداویستی ڕۆژانەی ژیانی دایکان و خوشکانیان نیە زە ئەگەر هەر باوکو برایەک لە کەم دەرامەتی پێداویستەکانی ژیانی دایکان و خوشکانی بۆ پڕ نەکرایەوە پێم وابێتی سکامێک ڕێگەی بەخۆی نادات کە گلەیی و گازندا ئاراستەی ژیانی خۆی بکات و باوکو براکان بخاتە بەردەم لێپرسینەوە ئەگەر خانەوادە فەقیر بوو ئەوە ئاساییە دایکان و خوشکانیش ئەو تموعیان نییە غەریب و عەجیب ئەوەیە کە باوکو براکان زێدەڕەوی لە زۆر برا و باوکێ زێدەڕەوی لە خەرج و مەسروفی ژیانی ڕۆژانەی خۆیاندا دەکەن و هیچ کاتێکیش ناپڕژێنە سەر ژیانی دایکان و خوشکانیان سیرکەن دایکان و خوشکان ئەوە سەردەمی قەدیم لە ماڵێ چەند ماندینە سەیری دیمەنینان کردنەکە بکەن لە دەرەوە چەند شەکەتن ئیشی دەرەوە ژۆریان ئەکرد بەڵام بەداخەوە پێویستە بەشێک لە داهاتی مانگانە بۆ دایکان و خوشکان تەرخان بکەین تا بەهۆی فشاری ئابووری ڕوبەڕووی هەڵەیەکی کوشندە و جەرگ بڕ نەبنەوە لە خۆیان ناپرسن گەلۆ ئەو مرۆڤە کە سەر تاپای ژیان و تەمەن و ئایندە و پاشەڕۆژی خۆی خستۆتە خزمەت بەرژەوەندەکانی ژیانی ئێمە دەبێت پێویستی بە بڕێک هاوکاری ڕۆژانە نەبێت بۆ تێپەڕاندنی ئەو گیر و گرفتە شاراوانەی کە وەک ڕەگەزی مێینە لە ڕووی جەستەیەوە پێویستی بە خەرجی و مەسروفێکی لەوەی زیاتری هەیە کە ئێمە بۆی دیاری دەکەین یاخود خۆی داوای دەکات پێم وابێت هەر تاکێک پێویستی بە بڕێکی هاوکاری مادی هەیە بۆ خەرجیەکانی ڕۆژانەی خۆیان زاژنان زیاتر لە کوڕان پێویستیان بەو خەرجی و مەسروفە هەیە بۆیە پێویستە لەسەر هەر باوکو برایەک بە پێی داهاتی مانگانەی خۆی وەک ئەرکێکی ئاینی و ئەخلاقی و ئینسانی بەشێک لە داهاتەکانی مانگانە بۆ دایک و خوشکەکانی تەرخان بکات ئەمە جگە لەو هاوکارێک کە ڕۆژانە پێویستیان پێێتی و داوای دەکەن مەبەستم ئەوە نییە کە هەر کاتێ خوشک یان دایک پێویستی پێ بۆ کاتە پارەی بدەیە ناجگە لەوەش دەبێ مانگانە داهاتێشیان هەبی تا بەهۆی فشاری ئابووری ڕوبەڕووی هەڵەیەکی کوشندە و جەرگ بڕ نەبنەوە و لە دەرەوەی خانەوادەکە کەسێکی نەفەس نزم بۆ تێرکردنی مەرامە شەخسەکانی خۆی ماڵ و سامان بەکاربێنی تو دواتر کار لە کار بترازێت سەرکەن بڕیارێکی ناتەندروستیدایە لەبەر قسە و قسەڕۆکی خەڵکی هەندێک جاریش ترس لە کاریگەری دەبێت لە بڕیارێکی لەم شێوێدا لەبەر قسە و قسەڕۆکی خەڵکی گوتی با هیچ نەبیمی شووی بکەم یعنی شووی بە پیاوێکی بەتەمەن کردیە بڕیارێکی سەقەتی دایەت ترس لەوەی کە لە ئایندەدا بێلانە دەمێنێتەوە چکە باوکو براکانی هاوکاری ناکەن ئەوش بێلانە ئەمێنیتەوە ترس لەوەی کە ڕەنگە دوا داواکاری بێت ترس لە قسە و قسەڵۆکی خەڵکی نابی ئینسان بکەویتە ژێر ئەو کاریگەریانە هەندێک جاریش بڕیاری کەسێک کاریگەری دەبێت بۆ یەکلایکردنەوەی پرسێکی لەم شێوەیە ینی کەسێک دێ بڕیار لە ژانی تۆ ئەدا بۆچی
یعنی خۆت خاوەن بڕیار بدە و شتەکان لێک بدەوە کە لە دەرەوەی ئاکار و ڕەوشی مرۆڤەکەدا بێت و بکرێتە بنەمای پرۆسەی هاوسەرگیری بە تێپەڕبوونی کات و بە لە ناوچوونی ئەو شتە ڕواڵەتیانە کە کراونەتە پێوەر بۆ پرۆسە هاوسەرگیری کێشە و گرفت سەر ئێشە بە دوای خۆیدا دێنێت نەک ژیانێکی ئارام و ئاسوودە و کامەرە. گە ئینسان تێنی بوو، تێنی پارەی بوو، ئیمادەی بوو، لە دوورەوە هەر شتێک ئەبینی وا ئەزانی ئەوەی تێنیە، لە دوورەوە شتێک ئەبینی وا ئەزانی ئاوە، کە چیلەی نێزیک ئەبیتەوە گەرم تارمە تراویلکەیە سەرابە، یعنی هیچ ئاو نیە. دەبین ئەو شەقامە زۆر گەرمە ئەو زادە قیڕە، کە لێی نزیک ئەبیەوە وا ئەزانی ئەو کەسەی تێنیە ئاوە، کە لێی نزیک ئەبیتەوە نا ئاو نییە. زۆر ژنیش ئافرەتیش چاویان بەس لە سەرمادەیە کە لە پیاوەکەی نزیک ئەبینەوە نە ئینسانە نە مرۆڤە، یعنی هیچ پێناسێکی بۆ ناکرێ. هۆکاری گرفت و کێشەکانیش لەو تێڕوانی نەچەوتە سەر هەڵدا کە مرۆڤ لە کاتی هەڵبژانی هاوسەری ژیانیدا دوور نزیک لەو بنەمایانە نزیک نابیتەوە کە دەبنەمایە ئارامی خێزان و ئۆقرەی دڵ و دەروون. کەسێکی تێن و لە بیاباندا تراویل کە سەراب بە ئاو دێتە پێش چاو. جا مرۆڤ لە حاڵەتی برسێتی هەر بڕیارێک بدات بڕیارەکانی ناتەندروستن، واتە ئەو کەسێک کە دەوێت بڕیاری پرۆسەی هاوسەرگیری بدات نابێت لەژێر فشاری جنسی و مادی و بەرژەوەندی تا کەسی خێڵ و عشیرەت لە پرۆژەیەکی لەم شێوەیەدا نزیک ببێتەوە. پاڵنەری بڕیاردانی پرۆسەی هاوسەرگیری دەبێت دوور بێت لە تێکردنی غەریزە جنسیەکانها. بڕیارەکانی بەهۆی جنسەوەیە، بەهۆی شەهوەتەوەیە شەیتان خستی تێداوەکەی. ژیانی خێزانی سەرکەوتوو ئەو ژیانەیە کە پاڵنەری، بەڵام نمونەی دیکە خێزانی سەرکەوتووە. پرۆسەی هاوسەرگیری دەبێت دوور بێت لە تێرکردنی غەریزە جنسیەکان، چونکە ئەگەر مرۆڤ لە کاتی بڕیارێکی سارەن و سازی لەم شێوەدا بکەوێتە ژێر کاریگەری بیرکردنەوە لە پڕکردنەوەی ئارەزوەکانی خۆی بە تێپەڕبوونی کات، لە دوای پڕکردنەوەی بۆشایەکان هیچ مانایەک بۆ پرۆسە دوای ئەوەی کە ینی غەریزەکەی تەواو کۆتایی پێهات هیچ مانایەک بۆ پرۆسەی هاوسەرگیریەکە نامێنێتەوە. هەندێک لە هاوسەرانیش لە پێناو بەرژەوەندی مادی لێکتر نزیک دەبنەوە. لە کورتەفلیمەکەش و بینی چۆن ئەو پیاوە ئەو کچەی ئەچەوسانەوە لە ماڵی خۆی پێ نەگەیان بوو، نەیخوێندە بوو، پێش نەکەوت بوو، ئیدینە ماڵی باوکیان قبوڵی ئەکردەوە لە بەردەستی هاوسەرەکەشی لە چکو لە مەرجێکدا بوو. ژن زێڕە و پیاوی زێڕینگرە. ئەگەر ژن خۆی پێش بخە یعنی هەردووچیان پێش ئەو ئەکەون. برادەرێکم بۆ جێڕامەوە کە لە کاتی دانوستاندن گفتوگۆ لەگەڵ ئەو کچێک کە دەویست هاوسەرگیر لەگەڵا بکات، دیارە کچەکە سێ مەرجی بۆ کوڕەکەی خستۆتە ڕوو. یەکێکیان پێی گوتووە دڵپیس نیت، کوڕەکەش لە وەڵامدا پێی گوتووە هیوادارم دڵپیسم نەکەی. یعنی ڕاستە کوردەواری ئەڵێ ژن زێڕە و پیاوی زێڕینگرە، بەڵام پێچەوانەکەشی ڕاستە. یعنی پیاوی زێڕە و ژنی زێڕینگرە. ژنیش ئەگەر خۆی پێش خست ئەتوانی پیاوەکەش دروست بکە. یعنی تەنانەت ئافرەتێک باسیەوە کرد کە یعنی چۆن خۆم لە هاوسەری خۆم زیاب بکەمەوە مەشروبی ئەخواتەوە نوێژێ ناکە. یعنی بەرنامەیدا ئەنا چۆن هاوسەری خۆی بخەتە ناو دینەوە بۆی تووشی گوناح و تاوان نەبی. مەرجی یەکەم پێی گوتووە دڵپیس نیت، کوڕەکەش لە وەڵامدا پێی گوتووە هیوادارم دڵپیسم نەکەی. کچەکە لێی پرسیوە ئایا ڕەزیل نیت، کوڕەکە پێی گوتووە هیوادارم ڕەزیلم نەکەی. کچەکە پێی گوتووە خۆشەویستی جگە لە خۆم لەگەڵ هیچ کەسێکی دیکەدا نییە، کوڕەکە پێی گوتووە هیوادارم خۆشەویستێکی دیکەم بۆ پەیدا نەکەیت. ئەمە واقع حاڵە سیرکەن ئەوە چونکە هەر بە دوای زێڕ و ئاڵتۆنەوانە ئایا تۆڕە کۆمەڵایەتەکان کێشەکانی ژنان چارەسەر ئەکەن؟ بێگومان نەخێر ئەگەر نەزانیت بەکاربینی. من پێم وانییە ژنان بەهۆی فەزای ئازادی تۆڕە بەرفراوانە کۆمەڵایەتەکان و کێشەکانیان چارەسەر ببن، بەڵکو تۆڕە کۆمەڵایەتەکان کێشەکانیان خەستر دەکەنەوە و تەواو تووشی هەڵدێر و داروخان و سەر لێ شێواندنیان دەکەن. هەروەک بە تێڕوانینی خۆمەوە زیندان و گۆشەگیریش نابێتە مای چارەسەری برینەکانی جەستە ژنان. ئەوەی کە من بۆ خۆم بە چارەسەری دەبینم و شاری ژنە و شاری بەمانای ئازادی ڕەهالێک نادەمەوە کە لەو ڕێگەیەوە ژنان نابابەتیانە بەکارهێنراون و بوونەتە قوربانی ئازادیە بێکۆت و بەندەکانی ڕێکخراوە بازرگانەکانی بەناو ژنان و ئافرەتان کە لەسەر حیسابی ژیانی ژنانی کۆمەلگاکەیان ڕەواز بە بوونی خۆیان دەدەن و لە بەرژەوەندی خۆیان بەکاریان دێنن لەسەر حیسابی ژیانی ژنان خۆیان.
سیکەن ئەو دموچاوانان زۆر بینین گرفتەکانیان زیاتر هینانە پێش لە کۆمەڵگەی قسە باق و بریقەکانی ڕێکخراوەکان دەرەنجامی زەرگ بڕ و ویژدان هەژێن بە دوای خۆی دادێنین تەنگەژەی دەرونی و خێزانی لە ڕێگەی قسە باق و بریقەکانی ئەو ڕێکخراوانە دروست بووە کە تەنیا قسە فڕێدەدەنە نێو کۆمەلگا بەبێ لە بەرچاوگرتنی دەرهاوێشتە نێگەتیفەکان و بەبێ ئەوەی کە خوێندنەوە بۆ کللتور و دابوونەریت کۆمەلگا بکەن بەبێ ڕەچاوکردنی دۆخی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و ئێعتیباراتی کللتوری و عەشایری کە دوازار دەرەنجامی زەرگ بڕ و ویژدان هەژێنی بە دوای خۆیدا هێناوە هەتا پیاوەکەی جێڕاوە دەیگوتە من چوو بووم لە ڕێکخراوی ژنان و ئافرەتان پرسیان پێ بکەن ژنەکی دیکە بینم یاننا ڕێگەم پێ ئەدەن گوتی کە گەڕامەوە ژنەک لەوە پەیوەندی بە من ئەکروێ بۆ ئەمن بینە لە فلانە شوێنە دانیشتیمە یان ئێوانە نیەتی خراپیان هەیە یانەوەی هەر سەر لە کۆمەڵگەی ئێمە بشێوینن مێشە ڕەشکە حەز بە شتی پیس و پۆخڵ دەکات و مێشە هەنجیش لەسەر شتی پاک و بێگەر دەگیرسێتەوە یان ئەگەر ئینسان مرۆڤێکی باش بی هەرگیز ژنێک ژنێکی باش پیاوەکی خراپ هەڵنابژێری الطيبات للطيبين الخبيثات للخبيثين پیس لۆ پیسی الطيبات للطيبين پاک لۆ پاچی یعنی ئینسان ئەگەر خۆی پاک کردەوە بەرامبەری خۆشی دەبینیت بەڵام بە تەواوی کە خۆت پاک نەکردەوە لەسەر هیچ بنەمایەکی دینی خۆت بنیاتنە نابوو ناتوانی بەرامبەرەکەش ببینی نەک کچی باش دڵی بۆ کوڕی خراپ دەڕوات و نە کوڕی خراپیش دڵی بۆ کچی باش لێ دەدات ئایا مێشە ڕەشکە حەز بە شتی پیس و پۆخڵ دەکات ئایا مێشە هەنجیش لەسەر شتی پاک و بێگەر دەگیرسێتەوە پرۆسەی گرێبەستی هاوسەرگیری دەبێت بە زانستی و بابەتیانە لێی بڕواندرێت نەک بە شەهوەت و ئارەزوو خوێنەوەی بۆ بکرێت سەیکەن ئەو خانەوادانە بڕیارەکی تەندروستیاندایە ئینسانی کۆمەڵگەی ئێمە زۆر بەیان بە شەهوەت و ئارەزوو لە هەر شتێک نزیک دەبنەوە نەک بابەتیانە پرۆسەی گرێبەستی هاوسەرگیری دەبێت بە زانستی و بابەتیانە لێی بڕوانێت نەک بە شەهوەت و ئارەزوو خوێنەوەی بۆ بکرێت شەهوەت و ئارەزوو هەر ئەوەندە بڕدەکات کە ئامانجەکانی خۆی پێکات دواتر زۆرە تێگەیشتن و زۆرە تێڕوانێنێکی دیکەی بۆ دروست دەبێت ڕێک پێچەوانەی ئەو کارەی کە ئەنجامی داوە جا ئەگەر بە چاوی بابەتیانەمان لە پرۆسەکە ڕوانی دین و ئەخلاقمان بە بنەماگرت نەک ماڵ و سامان و شۆڕەت و ناوداری و جوانی و ئەسڵ و نەسەب هەموو حیساب و کتابێک دەکەین هەم پێش پرۆسەی زەواج و هەم دوای پرۆسەکە و هەم ئەرک و بەرپرسیارەتێک هەڵدەگرین و هەم هەر یەک لە ژن و پیاوەکە کەم و کورتەکان یەکتر بە کەم و کورتەکانی خۆیان دەزان و چارەسەریشیان دەکەن چونکە قورئان دەڵێت چی ژن پۆشاکە بۆ پیاوی پیاویش پۆشاکە بۆ ژنێ بەڵام ئەوانە ئیماندار زەواج پێش ئەوەی دامرکانەوەی حەزە جەستەیەکان بێ گەیشتنی مرۆڤە بە قۆناغێکی گەورەی بەرپرسیارەت یعنی کە زەواجت کرد لە ماڵی فێری شت نەبووی چۆن لە ماڵی هاوسەری خۆت فێری بەرپرسیارەت ئەبی تووشی گرفت و کێشە ئەبی زۆربەی ژنان و پیاوان بە دوای زەواجدا دێن و دەچن کە نە لە پرۆسەکە تێدەگەن و نە ئامادەسازی تەواویان بۆ کردووە چ لە ڕوانگەی ئەرک و بەرپرسیارەت و چ لە ڕوانگەی قۆناغ و هەلومەرزەوە زەواج پێش ئەوەی دامرکانەوەی حەزە جەستەیەکان بێ خۆ زەواج هەر بەتاڵکردنی حەزی جەستەیی نییە دواتر گەیشتنی مرۆڤە بە قۆناغێکی گەورەی بەرپرسیارەت ئەوە نمونەی بەرپرسیارەتە لێرەش پرسیارە ئەگەر داوا لێبرنیش ئەەکەم هەرویستم شتەکان بخوێنمەوە و کتێبێکیشم لەسەر ئەو بابەتەی نووسە چۆن هاوسەری ژیانت هەڵ ئەبژێری